بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو ئازیزان لە بژمارەی ئەم جارەدا باس لەوە دەکەین کە موچەخۆران لە هەرێمی کوردستان سێ مانگە یەک موچەیان وەرگرتووە با بزانین چۆن. لە با بڵین وەرزی بەهارا بووین لە 18/5/2025 بوو کە موچەی مانگی 4 دابەش کرا. لەو کاتەوە کە لە وەرزی بەهارا بووین موچە دابەش نەکرا تا 25/7 کە کەوتونەتە وەرزی هاوینەوە موچەی مانگی 5 لەو بەروارەدا دابشراوە کاتە لەمە بۆمان دەرەکەوێت موچە لە هەرێمی کوردستان بۆتە وەرزی فەرمانبەران بەدەست ئەم بابەتەوە زۆر نیگەرانن. ئەگەر بێت و بین خەرجی موچەخۆران لەم سێ مانگەدا ئێمە سێ نمونەمان وەرگرتووە دابەشی بکەین بۆ نەگەر موچەخۆرێک 900,000 دینار مانگانە وەربگرێت مادەم بە سێ مانگ جارێک موچە وەرەگرێت واتە مانگی 300,000 بەرەکەوێت. ئەگەر موچەخۆرێک 600,000 دینار وەرگرێت بە سێ مانگەکە مانگیە کاتە 200,000 دینار. خۆ ئەگەر خاوەن پێداویستێکی تایبەت کە هیچ موچەیەکی تری نییە 150,000 وەرەگرێ مانگانە مادەم بە سێ مانگ ئەیدرێتێ واتە هەر مانگێک 50,000 دینارەکە. جاوەرە تو حساب بکە ئەگەر بەرزترین موچەش وەربگرین ئەم موچە خۆرە کە 900,000 وەرەگرێ مادەم بە سێ مانگ موچەکەی وەرەگرێ مانگی 300,000ەکە. خۆگەرم موچە خۆرە کرێکی بێ 250 با بە کرێخان و 50,000ێکی دیکە بە ئاو و بە کارەبا و بە مۆلیدە مانگانە ئەو 300 خەرجەکە ئەی چی بمێنێتەوە بۆ بژێوی خۆی و خێزان و ماڵ و منداڵەکەی. ئەمە بەم شێوازە ئەگەر بێنە ئێرە خراپتر ئەگەر بێنە سەر موچەی کەم ئەندامان کە 150,000 مانگی 50,000ەکە ئەو بەم شێوازە موچەخۆر لە هەرێمی کوردستان ژیان ئەگوزارێنێت. ڕۆژمێری موچە لە 9 مانگدا 5 موچە دابەشکراوە لە هەرێمی کوردستان. چۆن؟ مانگی 12 ساڵی ڕابردوو موچە دابەش نەکرا. مانگی 1 و 2 3 و 4 و 5 موچە دابەشکراوە. مانگی 6 و مانگی 7 دابەش نەکراوە هێشتا. مانگی 8 هەر نادیارە. بۆ ئەڵم مانگی هەر نادیارە چکە مانگی 6 و مانگی 7مان تێپەڕاندووە موچەی تێدا دابەش نەکراوە. بەس ئێستا ئێمە لە مانگی 8ین تا مانگی 8 کۆتایی دێ جارە چارەنووسی مانگی 8 موچەکەی نادیارەکەواتە لە 9 مانگە تەنها موچەخۆران لە هەرێمی کوردستان 5 موچەیان وەرگرتووە. باش با بزانین بەشداری هەرێم و بەغدا ئەم دوو حکومەتە لە دابەشکردنی موچەیە ئیشی چەندیان بەرکەوتووە یەکی چەندیان داوە. حکوومەتی عێراق 5 تریلیۆن و 161 ملیار دیناری لە ماوەی ئەو 5 مانگەدا بۆ موچەخۆران ناردووە واتە مانگی 1 و 2 3 و 4 و 5 تریلیۆن و 161 ملیار دینار پارەی ناردووە. حکوومەتی هەرێم لە بەرامبەرە تەنها 390 ملیار دیناری وەکو داهات ڕادستی حکوومەتی فیدراڵی کردووە. باش ئەمەی باسمان کرد لە بەژمارەی ئەمجارەدا باسمان لە موچە کرد و لە موچەخۆران کرد کە موچەخۆران لە هەرێمی کوردستان وەرزانە موچە وەرەگرن و ژیانێکی زۆر قورسیش بەڕێیەکەن.